شاری ڕاستەقینەی بابە سەنفور. بابە سەنفور ئیفلام کارتۆنێک بوو کە جیلی ئاڵتونی بە تەواوەتی بیریانە. کۆمەڵێک باڵا کورتی ڕەنگشین کە زۆرێکمان ڕەنگە یادەوەری منداڵیمان لەگەڵیدا هەبێت. بەڵام ئایا دەزانین ناوچەیەک هەیە شوێنی ڕاستەقینەی بابە سەنفورەکانە؟ ماخۆنی شوێنی ڕاستەقینەی بابە سەنفورەکان لادەیەکە. کەسانی باڵا کورد بۆ ماوەی سەدەیەکە لەو شوێنەدا دەژین. ئەم لادەیە دەکەوێتە خۆراسانی باکوور لە ئێران. بەرزی خانوەکانیان کەمترە لە 2 مەتر. شوێنی چوونە ژوورەوەی خانوەکانیان زۆر تەسک و تەنگەبەرە. مرۆڤی ئاسایی بەبێ خۆنوشتانەوە ناتوانێت پێیدا تێپەڕ ببێت. هاوسەرگیری خزمان لە ناوخۆدا بە پلەی یەکەم دێت. واتە هاوسەرگیری بێگانە زۆر کەمە لە ناویاندا. هەروەها سیستمێکی خۆراکی زۆر خراپ پەیڕەو دەکەن و ئاوی خواردنەوەکەیان پیس بۆ بەجیوە و یەکێکە لەو هۆکارانەی کە بۆتە هۆی کورتە باڵایی خەڵکی لادێکە. خەڵکی ماخۆنی کە ژمارەیان 700 کەسە بە بابە سەنفوری ڕاستەقینە ناویان دەرکردووە بەهۆی کورتی باڵایانەوە. ئایا حەز دەکەی ڕۆژێ سەردانی ماخۆنی شوێنی ڕاستەقینەی بابە سەنفورەکان بکەیت؟